سلااوەڕێیان لەم کۆسەدا باسی jQuery دەکەین. jQuery چیە؟ طبعاً jQuery بریتە لە لایبرەریی JavaScript کەواتە jQuery هەر JavaScriptە بەڵام چیە؟ بەڵام سینتاکسەکەی زۆر ئاسانترە و چەندەها ئەو کار و ئیشانێکەوە بە JavaScript دەمان کرد بەوان ئاسان دەکات. زۆرێک لە بەکارهێنانی ئیڤنت و مێثۆدانێکەوە دەمان کرد چەندەها لاینی دەبێت بە jQuery توانی بە لاینێک زۆر کەمتر ئەنجامی بدەیت وەک لە پێشووتر کە بە JavaScript دەمان کرد. واتە jQuery هەر JavaScriptە بەڵام تەنها لایبرەریەکە بۆ ئاسانکاری بەکارهاتووە واتە چەندەها مێثۆدە دروست کرایە بە حانزری تۆ دەی بەکاری دێنی بەهۆی بەکارهێنانی ئەم مێثۆدانە ئیش و کارەکانت لە بۆ ئاسان دەکات و ئیڤنت و مێثۆدانێکەوە دەکەی وەروە دەتوانانی چەندین ئانیمەیشنیشی پێ بکەیت زۆر شتی پێ دەکرێت و زۆر بە ئاسانی و jQuery زۆر ئاسانیشە و بگومان ئامانی سەرێکی jQuery چێ و خۆیان دەڵێن write less do more JavaScript library کەم بنووسە کەمتر بنووسە بەڵام ئیشی زیاتر پێ بکەم باشە کەواتە لە بۆ بەدەستکەوتنی jQuery گوتمان لایبرەریەکە دەبی چی بکەی یان داونلۆدی بکەی یان لینکەکەی وەربگیری واتە توانی اینجا ئاکسێسی ئەو مێثۆد و ئەو پراپەرتی و ئەو ئاکشنانێکەوە لە jQuery هەیە ئاکسێسی بی گەرنا ناتوانانی لە بۆ jQuery هەتاوەکو ئاکسێسی لایبرەریەکەی بین بە بەکارهێنانی jQuery چەندەها ڕێگە هەیە لەو ڕێگانە تانی داونلۆدی بکەی لە وێبسایتەکەی خۆیان لەم وێبسایتە چیتانی داونلۆدی بکەی یاخۆ توانی بە ئۆنلاین بەکاری بێنی بە شێوازی ئۆنلاین تەنها ئەو سکریپت تاگە دەیدەهێنی یاخۆ چی بکە لە بەکارهێنانی jQuery بڕۆ وێبسایتەکەی خۆیان jQuery.com لە بەشی داونلۆد بۆ نمونە گرتی داونلۆدی بکەیت توانی داونلۆد بکەیت بۆ منە نوێترین ڤەرژن یا ڤەرژنەکانی تریش بەردەستە ڤەرژنەکانی تر کۆنەکانیش یاخود باوەر ئینستۆڵ ڕاستەخۆ ئەمە بەکاربێنی ئەم بلینکە لە ناو سکریپتەکەت لە سۆرس ئاتریبیوتەکەی ئەمە دەیبدێ هیچ کێشەی نابێت یاخود گەر ئەوەش نەبێت دەتوانی چی بکەی هەر بنووسە jQuery لەگەڵ بنووسە jQuery link پاشان بڕۆ W3 School ئاسانترین ڕێگە لە بۆ بەکارهێنانی jQuery داونلۆدی مەکە دەتوانی هێر ڕاستەوخۆ لینکی گوگڵی بەکاربێنی واتە Google API کەواتە سکریپت ئەمەندە کۆپیکە لە پاشان وەرە لە پاش هێد دانێ لە ناو هێد لە پاش لە ناو هێدی دابنێ ئەم سکریپتە تا ئێستا ئاکسسی تەواوی مێثۆدەکانی jQuery دەبین بە بەکارهێنانی ئەم لینکە و بگومان لە چێندریش کۆدەکەمان دەنووسین کۆدی jQuery یاخود کۆدی JavaScript وەکو پێشووتر لە چێ دەنووسی بۆ نمونە من تەنها یەک فایل بەکاردەهێنم بە هەمی لەناو یەک فایل بی تا لەناو ئەو سکریپتەدا ئێستا دەتوانم کۆدەکانی jQuery یاخود JavaScript بنووسم و تەواو بە لێرەش ئاکسێسی لایبرەریەکەی بووینە. ئێستاش با بزانین سینتاکسی jQuery چۆنە بەڵام jQuery بە $sign دەناسرێتەوە هێمای دۆلار کات $sign لە پاشان لەناو کەوانەدا ئەو سلێکتەرەمانەیە کەوا دەمانەی بەکاری بینی واتە ئەو ئێلمنتەی کەوا دەمانەوەی ئیشی لێسەری بکەین لە پاشان dot action ئەو ئاکشنێک کەوا دەمانەوێ ئەو ئاکشنەی یاخودە مێثۆد یاخودە ئەو ئیڤێنتێک کەوا دەمانەوێ بەکاری بێنین لەسەر ئەو ئێلمنتە. $sign to define access jQuery وارە بۆ تعریفکردن و ناساندنی jQuery ئاکسێسی jQuery دەبی بۆ هۆی بەکارهێنانی ئەو $sign کەواتە jQuery بە $sign دەناسیەوە. A selector to query or find HTML element ئەو سلێکتەرەش لە بۆ کوێری کردن و یاخود بە ماناشتر دۆزینەوەی ئێلمنتەکانی HTML کەوا حیتمان وەل پاشا ئەو مێثۆدی کەوا دەتوێت بۆ نمونە $sign this ئەو سلێکتەرەکەیە واتە چی this واتە current HTML ئەو current HTML element ئەو HTML ئەو ئێلمنتەی کەوا هەمانە باشە هاید بکە ئەوەی کە لەسەریش دەکەی ئەو ئێلمنتە هاید بکە
هایدیش مێثۆد دەکا کەوا لە jQuery تانی بەکاری بینی کەواسی دەکا هایدی دەکا دەشارێتەوە بەمانایشتر طبعا یاخود $sign p.hide ئەم پیە چی دەکات طبعا لەناو quotation اینجا سلکتەرەکە توانی بنووسی یاخود گەر this بوو پێویستی بە quotation نییە کە دەنووسی ئێستا نووسیمان لەناو quotation یاخود single quotation فەرق ناکە p ئێستا حەواتە سلکتی هەموو پاراگراف تاگەکان بکە یاخود p تاگەکان بکە لەناو داکیمنتەکە وەرە پاشان هەمیان بکە هاید بکە ئەمەیان چ دەکە ئەمەیان .test ئەم .testە طبعا لە سلکتەرەکان لە CSS چۆن بوو گەر CSS بزانی ئێستا هیچ کێشەیەکت بۆ دروست نابێت لە سلکتەرەکان هەموو ئەو سلکتەرانێکەوە لە CSS بەکاردەهاتوون دەتوانێت لەناو ئێرەدا بەکاری بهێنی لە CSS دا دەمانویسی .test واتە سلکتکردنی هەموو ئەو کلاسانەی کەوا بەناوی تێستن کەوا کلاسی تێستن چی بکە هایدیان بکە ئەمەشان لە بۆ بەکارهێنانی ئەم هاشە لە بۆ ئایدیا کەواتە ئەو ئێلمنتەی کەواتەوە تاکە ئەو ئێلمنتەی کەوا ئایدی تێستی هەیە لە بۆم هاید بکە ئەو هەندێک لە سلکتەرەکانی ئەو زۆربەی سلکتەرەکانی jQuery یاخستن تاکسەکەی بوو ئێستا با بین بزانین زۆربەی سلکتەرەکانی jQuery بزانین چمان هەیە ئەمەش زۆربەی سلکتەرەکانی jQueryە بۆ نمونەتانی بڵێن $sign و لە ناوێدا گەر بڵێن ئەمە ستێرەیە بکەین واتە چی واتە select all elements هەموو ئێلمنتەکانی تەواوی داکیمنتەکەت select دەکات گەر بڵێن this select the current HTML element ئێلمنتێکەوە هەیە کەوا لەسەریش دەکەی p.intro واتە هەموو ئەو پاراگرافانەی کەوا کلاسی ئینترۆیان هەیە ئەمەش هەموو پاراگرافانەی ئەفوان ئەوەشیان ئەمە سوودو کلاسیتان بەکاربێن لە کلاسەکانی CSS بوو ئەمەش بەها شێ لێرەشتانی بەکاربێنین واتە چی ئەمە first p ئەم دۆ تەشکراوە ئەم کۆڵە نەشکراوە واتە یەکەم پاراگراف لە داکیمنتەکەت ئەمەشان واتە یەکەم li ul واتە یەکەم li کەوا لە ناو ulدا هەیە یەکەم تاجی list ئەمەشان first child selects the first li element of every ul طبعا ئەمە گەنووسی first جیاوازی لەگەر چی لەگە first childی کە بڵێ first ئەو کاتی سلکتی تەنها یەکەم با بڵێن منداڵی یاخود یەکەم ئلمنتی li کە لە ناو ul هەیە بەڵام گەر بڵێ first child وەختی سلکتی the first li elements of every ul سلکتی یەکەم li element دەکا لە بۆ هەموو تاگەکانی ul بەڵام ئەوە لە بۆ کام ul ئەوە یەکەم ul first ul کەوا هەیە لە داکیمنتەکە بەڵام ئەوە لە بۆ هەموو ulەکان و هەموو منداڵەکانی هەموو یەکەم تاجی li لە بۆ هەموو liەکان و یاخود دەتوانین بە ئەمە سلکتەکە بە ئاتریبیوت بەکاربهێنین کە دەڵێم براکت لەناو براکت href واتە سلکتی هەموو ئێلمنتانەی بکەم کەوا ئاتریبیوتی href یانێ href و دەتوانین نرخەکەشی پێ بدەیت بەو شێوازەیە ئەم جارەیان selects all a elements with a target attribute value equal to blank کە تەماشا بکەینێ دەڵێ a وەرە پاشان target bracket اینجا target یەکسان بە blank واتە سلکتی هەموو ئەو ئێلمنتانە ئەو ئەی تاگانە بکە ئەی تێ تەبان لینکە کەواتە هەموو ئەو ئەنکەر تاگانەی کەوا ئەتریبیوتی تارگێتیان نرخەکەی یەکسانە بە underscore blank واتە هەموو ئەو لینکانەی کەوا لە تابێکی یاخو ویندۆیەکی نوێ دەبنەوە ئەمەشیان پێچەوانەی ویە هەموو ئەو لینکانەی کەوا تارگێت ئەتریبیوتیان یەکسان نییە بە underscore blank کەوا لە تابێکی نوێ نابنەوە ئەمەشیان column button واتە سلکتی هەموو ئەو بەتنانە دەکا هەموو ئەو بەتن ئێلمنتانە دەکا و هەروەها زائیدەن هەموو ئەو ئینپوتانەی کەوا تایپەکەیان تایپ ئەتریبیوتەکەیان زۆرەکەی بەتنە ئەمەشیان tr even ئەمەش دووبارە سورو کلاسە کەوا دەڵێ سلکتی هەموو
even كواتا selecti همو أو تيارة نبكا كواتاكن كواتا همو تياراني تيار تاقاني إلمنتاني كواتاكن عفوا كواتزوتن أمشان أعدا كواتا selecti همو أو تيار تاقاني كواتاكن لناو document كبكا واتبون منا سي ياخد چوار تيار تاقمان هيا كدلم تيار colon even كواتا دو چوار دقريتوا بلام تيار odd يكمو سيم وردقريتوا تاكا كان اگر بأوردر حسابي كين بوشي وازا تواني بكاري بيني باشتاش بين دست بكين بين تاقيم كينوا زانين jQuery تون بكاردي باسرتا بولمنا هندك شي درس بكين بولمنا لناو header نتاجي header دا اینجا H1 بولمنا دنسم jQuery Crash Course اخو jQuery باش selector دكين كات selectors jQuery selectors ولا باشان دا بولمنا بعد div بكين div درس بكين بولمنا ID چی پی بدين وروها H1 چی پی بدين اما H1 با ID پی بدين و جواز بيد لنا وبيد بولنا heading 1 heading 1 وروها paragraph بدينه وهندا dummy text بنوسين شي وعزا وبالناوي دا با H1 تريش بنوسين بلا با H1 ID كي جواز بيد لويتر بولمنا heading 2 اما heading 1 بو اما heading 2 بيد وليشان heading 2 اوكي و PH بدينه و some dummy text again بابا class بدينه هريق لو بيانا بولنا باراجرافي كم زار نسيمان بعيدش في بدين بناي Part-1 امشان بناي قلنا Part-2 اوكي زين ستركين بهندا تحاجي UL درس بكين بحموشيان لنا او كونتينر بي او div tag او ID container هي وانا UL درس بكين هندي list وهندي LI و UL بولنا ID بدينه ID list وروها list item item 1 وشو عزا عشا ما يكدوس اوكي بقى وانا بقولين وانا يكدو او اياك زي كان يزور حاجة اوكي ستا او structure كمان درس كده بحنده بطنيش دانين input شتوا انيش با دسكاري هم تكانيش با ببينين انيش select كان بوي بطاقتي دار كده type on a type هراس تخونا فرمي داناني هراس تخو بوشي بيا تاني فرميش داني input ejiter بون type با submit
وروها submit سریع کیم باشن و تایپی تکستیش دابنین input type text و بعد لینکش من هبت href اوکی بون من که چند گوگل به http google.com Google yahoo.com okay أبا man became capital عشان ياهو اوكي بعدين هنا CSS يبقى نسين باكمك جانب كين هذه اللاين بكاردين لفايل الشيترنا style اوكي ياخد هر لباشا وداي بنيم اوكي كم ترى body okay بعدين font size okay font size okay بكين بحذف ده محتاج ده pixel font family Arial I don't know background color okay ياخد background طبعا background اللي بهر هم له background color هم له image دبت بقول line height spacing you want يعني point pants ينبت أنا body زين سونا باشتري لبو هدركي كا H1 كلنا بو background كبا كينا بين كينا gray color كيف كين ب padding padding جيبو دابنين 20 pixel text align center border bottom border bottom border 1 pixel برش بيت كارت 000 ياخد black solid بوشيا jQuery okay margin بس لبا container كاش كواني هم لنا container ديفكا كوزر بشتك عندنا او يشيان ابوننا container background ابوننا gray bit color اورنجم زر بيزونا FFF padding 20 pixel text align او center bit border بيز بهم هناك بأنا تشكيلانية
width but with two height margin بۆ دابنین auto and padding 10 pixel سوانترە زۆڕێکترە ئەوەش CSS با بین دەست بە نووسینی JavaScript و jQuery بەکاربین inside of this script دێنە نووسین طبعا لە کاتی نووسینی jQuery دا ئەگەر jQueryەکەت لەسەرێ بەکارهێنا ئەو کات کە واتە ئەو سکریپتی خوارێ کەوا لێرەیە لەسەری نووسیم لێرە دەستم بە کۆدەکەی کرد ئەو کات دایمەن ئیڤنتی ڕێدی هەیە ڕێدی بەکاربێنی اینجا لە ناوی کۆدەکانی ئەوە بنووسی بەڵام گەر لە خوارێ بوو مشکلەوەت نابێت چونکە گەروانەکەیت ئەوە زۆر جارانیش ناکات سەرەتا jQueryەکە واتە بەمە نایشتە بەمە تاقی بکەینەوە بزانین مەوزوع چییە ئەستا بۆ نمونە بە سەرەتا با بین ئەتوان دایمەن وا ڕەکەمەند دەکرێت گەر لە خوارێش نووسیت ئەو هەموو jQueryەکەت لە ناو چیدا بنێت $sign document dot ready اینجا ئەم فانکشنە ڕام بکەی باشە بۆ شێوازە ئێستا ئەمە چی دەکات دەڵێ واتە چی ئەمە داکیومنتەکە تاوی داکیومنتەکە سلێکت کرا بە jQuery دەڵێ مێتۆدێکمێ ڕێدی کاتێک داکیومنتەکە ڕێدی بووانەشە کاتێک تاواتی لۆد بووە هەموو شتەکان داکیومنتەکە ستراکچەرەکە بە تاواتی ئەو شتیمەڵەکە هەمووی دروست بوو CSSەکە هەمووی اینجا ئەم فانکشنە ڕەن دەکات فانکشنەکەی ناوی ئێستا لەناو ئێرەدا لەناو فانکشنەی دات ڕێدی اینجا واردایم وارەکەمەند دەکرێتەوە باشترە اینجا jQueryەکەت بنووسی گەر لە خوارە بین کێشەنی ئەگەر ئەوەش نەکەین بەڵام ئێستا بۆ نمونە بە دەست پێ بکەین بۆ نمونە دەمەوێ h1ەکە یەکەم لەناو ئێرەدا single quotation یاخۆ double quotation بۆ منە h1ەکە ئەو h1ەکە ئێرە هەیە jQuery selectors بمەوێ هایدی بکەم ئێستا سلێکتم کرد اینجا dot ئەو مێتۆدێکەوە دەمەوێ بۆ منە هاید دەکەم ئێستا ئارگومنتیشی پارامتری ناوێ بۆ یەکە سەری کەم ئەوە تەنها زانە هێدەرەکە ماوە تاجی هێدەرەکە تەنها h1ەکەم سلێکت کرد و هایدم کرد باشە ئەوەی کەوا هەیە چیە بۆ منەگە سکریپتەکەت برد بۆ سەرەوە لێرە بەکارەتینە باشە لە ناو هێددا گەروات کرد دایمەن وا ڕێکەمەند دەکرد ناو ئەوەی دابنین ئێستا بۆ منە با ئەوەی لا بدەین کامنت زەگە سێری بکەین ئیش ناکە زانە هیچ ناکە بەس هەمان شت ئێستا دەیگوازمەوە بۆ خوارەوە مشکلەی نییە چکە لە خوارە پێویستی بەوەی نییە بەڵام دایمەن وا ڕێکەمەند دەکرێت لە خوارەوەش بەکاری بهێنی ئەو فانکشنی واتە کۆدەکانی jQuery لە ناو document ready function بنووسی ئێستا بە ئەمانە uncomment کەین ئۆکەی ئێستاوا هایدمان کرد ئەوە تونەتی هایدکردنی ئەوەیە بۆ نمونە وێ بکەمە comment شتێشتر سلێکت بکەم ئێستا دەتوانم بۆ نمونە دەتوانم بڵێم $sign h1 hash heading 1 dot hide وەکو دەیبینن ئەوە هاید بوو هێدینگۆنەکە تاوان ئەو واتە چی واتە کامی سلێکت بکە ئەو کلاسەی ئەفەن ئەو ئایدی کەوە ئایدی هێدینگ 1 کەوا لە ناو h1ە کەواتە لە ناو h1 بەمانایشتر ئەو h1ە سلێکت دەکا کەوا ئایدی هێدینگ 1 هەیە تاوان دەتوانی ڕاستەخۆ تەنها ئەو بنووسی تەنها ئەو دەژنووسی کێشەیەکیش دەکە بەڵام زیاتر قۆڵم کردیتەوە زیاتر دیاریم کردیە کەوا بزەبت کامم دێ ئۆکەی سەبە ببینین سلێکتەرێکی تر
بۆ نەگەر بمانەوێت سەگە سێری بکەین لێرە هەندێک باش بۆ نمونە هەندێک BR دانێ بۆی دیار بێت بۆ منە لەێرە بیتاک ئەفۆن BRنا ئەوتە بۆڵد هەندێک بۆڵکەم باشە بە ئەمەندە بۆڵ بێت بەوەندە بۆڵ بێت بیەکە لێرە قەپات بکەم و لەناو ئەمە زیادی کردووە و لەناو پاراگرافی دووەمیشدا ئەوە هێدینگەکەم ڕەش کردەوە تەواوە تەنها زیادم کرد بوو نەبی وەلە ناو ئێرەشدا بۆ نمونە لەناو ئەو پێشدا ناو Part-1 ئەویشدا بێم چی بکەم ئەوە دابنێم ئەو پێ دابنێم ئێستا گەی سێری بکەم ئەویشم هەیە باشە بێگومان دەتوانین ئەو پارەوانان ئەو پاراگرافانە ئەوە بە ئایدیەکە گاسی بکەم یاخود بانجی هەمیان کەم بەسەرتا هەمیان دەم $sign لێرەدا پی گەرونی سوماتە هەم پیەکان داد هاید ئێستا گە سێری بکەم هەمیان هاید دەبێت هەموو پاراگرافەکان یاخودتانم دیاری بکەم بە ئایدی بۆ نمونە هاش Part-1 ئێستا گە سێری بکەین تەنها ئەوەی یەکەمیان کە Part-2 تەنها پاراگرافی دووەمیان ئەوەی کە لەناو هێدینگ 2 بوو نەما یاخۆتوانم پێویستم بە بەکارێنی ئەوانەش نابێت ڕاستەخۆ Part-2 خۆت Part-1 توانم سڵێکتی بکەم هیچ مشکلەکەم نابێت با ببین چی بکەم بۆ منە دەمەوێت ئەو BRەکان کاوا لەناو پێکەوە دەنووسم P پاراگراف سپان ئەفەن سپانم نییە من BRم هەیە ئەفەن بیهاریش نییە بیە بیتاگە بۆڵدە ئەزم زۆر لێم تێک دەچێت ئێستا کە سێری بکەم ئەو بۆڵدەکان نەما ئەواتە چیواتە هەموو ئەو بۆڵدانە سڵێکت بکە کەوا لەناو پینە پاراگرافینە بەو شێوەدا بەو شێوەیە کەواتە ئەگەر بۆڵدەکە لەناو پاراگراف نەبایە بوون لەناو H1 بی یان لەناو تاگەشکە بی ئەو کات ئەویان سڵێکت ناکە یان هات نابێت باشە ئەوەشمان زانی و جۆرە سڵێکتەرە اوكي بابين تيكين بۆ نمونە ئەوانە سڵێکت بکەین بۆ نەدەمێ تاوی لیستەکەم یاخود تاوی لیستەکە ئاسانە بۆ نمونە بابین یەکەم چایل واتە ئەو لیستە ئێرە و دەستکاری هەندێک CSS بکەم زانین CSS لە jQuery چۆن بەکاردێ دەڵێم بۆ نمونە UL کەواتە لەناو UL-ینە کەواروها کاتێک واتە ئەو UL کەوا ئایدیەکەی چییە لیستە ئەوەش ئایدەکەی لیست بوو و کامەی و یەکەم LI کەواتە توانم سورۆ کلاس بەکاربێنم first بۆنە CSS-ەکەی دەستکاری بکەم دەڵێم .css تەواو لێرەدا دوو پارامتر وەردەگرێ پارامتری یەکەم ئەو پراپەرتیە کەوا دەتەوێت لە بۆی دابنێ یاخود دەستکاری بکەین چلۆی دابنێت چاخۆ دەستکاری بکەیت دومیشان نرخەکەی پارامتری دوم بۆ منە کەڵەر بۆ منە یەکەم لیست یەکەم LI تاگ لەناو UL ئەو UL کەوا ئایدەکەی لیستە دەمەوێت ڕەنگەکەی بگۆڕم لە بۆ ڕێد لەچی بەزانین چی ڕوودەن ساگە سێری بکە ئەوەیان بوو بە ڕێد با بین ئەو جارەیان سڵێکتی کامەی بکەین بۆ منە دووەمیان تاوا پێوانم ئەومانزانی بەبین پێویست ناکە کۆپی بکەم ئەو جارە کۆتا child LI واتە کۆڵدە child UL کە دەکاتە کۆتا LI فۆن دەجێتێن first دەڵێم last و لە جاتی red بۆ دەتوانم بڵێم blue گەسێری کەم بوو بە blue اوكي بابین یاخود چیمان هەیە ئەتوانم بڵێم هەموو ئەوانەی کەوا ئیڤنن باش هەموو ئێڵایانەی کەوا ئیڤنن لەناو ئەو لیستەی داینە لەناو UL داینە ئەنۆردە لیست ئیڤنەکان هاتە هەموو
جوتەکان هەموو ئەوانەی کەوا جوتن واتە 2 4 6 و 8 بۆ نمونە باکگراوندیان دەدەمێ ئەوە کەڵەر بوو یاخۆت هەرێک لە پراپەرەکانی CSS بەکەی خۆچیانیان دەدێ بۆ نەبا باکگراوندێ بدەمێت توانم بنووسم باکگراوند کەڵەر یاخود تەنها بنووسم باکگراوند ئەویش هەمان شت دەکات بۆ دەنووسم باکگراوند کەڵەر بۆنی یەڵۆ هەموو جوتەکان جوتەکان ئەڵای جوتەکان با ببنە بە باکگراوندەکان پێ بزارد even بڕنەوە بە پێچەوانەیە نەزم بۆ وایە حەفزانمەوە حسابی دەکا بۆنە لە مادەم ئیڤنیان جوتەکان کەواتە لە سەرەتا دەست پێ دەکا خۆی دەبایە دووە بەڵام لێڕە حسابی دەکەواتە چۆن بڵێ ئێمە جوتە لێڕە حسابی دەکا ئەو شێ مهم کێشێکی وانە ئەم جارە لە جاتی ئیڤنەکان لە ئادەکان کەواتە ئەو کاتی ئادەکان چێ دەبێت ئەوانەی کەوا باکگراوندیان واتە 2 4 6 وەڵیست ئارەمی هەشتش ئێستا گە سێری بکەم بۆ منە باکگراوندەکەیان باکگراوندەکەیان دەگۆڕم بۆ منە نانووسم باکگراوند کەڵێ دانووسم باکگراوند تا ئێمەجیش دانێن بەڵام بۆ منە بیکەین بە ڕەنگێکی زۆر CCC ئێستا گە سێری بکەم بەو شێوەیە ئادەکانیش بوون بۆ باکگراوندەکەەوە دامانێت بابین $sign دەبێ بنووسی چۆن دەزانم ئەوە ستیتمنتی jQueryە بۆ $sign نەدەزانم کەەوە ستیتمنتی jQueryە ئەو تەن بێگومان JavaScript لێرە بنووسم JavaScript هەدەنووسێ ئەو JavaScripتە بەڵام چییە مێثۆدی ئەوەی حازر دروستکراوە بوونە لە console دەڵێم console.log hello jQuery okay بابین ئەمە زۆر ئاسانتر لە جاتی بڵم document.get element by ID یان بای نازانم چ لە پاشان دواتر ئەوجا بێم دووبارە سلێکتیکەمەوە ئەوجا CSSەکەی بگۆڕم هیچ بەجددی زۆر ئاسانتر بێک ستیت پێم بزانە دەست سلێکتم کرد و کەڵەرەکەم گۆڕی و هایدین دەکردن و بەکەی فخۆم کەوا دەمیشت ئۆکەی بابین چی تر بکەین و لە سورۆ کلاسە دەتوانین چی بکەین دەستکاری ئەوەش بکەین بۆ نمونە بابین هەرەوەندە سلێکت بکەین دەتوانم دیاری بکەم ئەو چایلدێکەوە دەمەوێت بۆ منە nth دەنووسم nth child دەنووسی nth child اینجا لێرەدا لەناوێرەدا ئەو چایلدە دیاریکەی کەوا دەتەوێت بۆ منە سێمیانت دەوێت هەموو ئەوانەی کەوا سێ من دەستکاریان دەکەم بۆ منە سێn کەواتە هەموو ئەوانەی کەوا سێ من کەواتە لێرەوە یەکەم سێم لەلاشی سێم دەستکار دەکات بەزانانی بۆ منە ستایلەکەیان دەگۆڕم ستایلی ئەو ستایلی کاوێرە هەیە بۆ من نایهێلم دەمێ خۆمی لە ڕزگار بکەم دەنووسم کەواتە list style لە CSS propertyەکانە بنایە list style بۆ منە none سێری بکەم ئەوەی سێم نەما هەموو سێمەک نەما ئەوە سێمەک ئەو دوو سێم کاتە دوو سێمە هەبوو بۆیە هەردوو سێم child list ستایلەکەیان نەما $sign ئەو جارە بۆ نمونە دەڵێم سێری بکەین ئینپوتێکمان هەموو بەناوی تێکس کەواتە دەتوانم هەموو ئەو تێکستان هەموو ئەو ئینپوتانە سلێکت بکەم کەوا تێکستن جۆرەکەیان تایپەکان تێکستە دەڵێم colon اینجا تێکست ئەو جۆرەی کەوا تایپەکەی بۆ ئەوە لە پاشان hide باشە ستا هایگە سەری بکەم hide بوو تێکست باکسەکە بۆ نەبە ئەمە بهێنمەوە باشە ئەو جارە هەمان شت بەڵام بۆ منە دەڵێم هەمووانی کاوە بەتنن تەوان لێرەدا تایپ بەتن بە بەتنێکی احتیاجیش دروست بکەین دروستمان کردووە نەخێر تایپ سەبمت لێرەش ئەوەش دروستەکەم بۆ نمونە بەتن ئێلمنتی بەتن ڤاڵیەکەی بەنە button element
اوكي سلمي سلكتي هم او بطنانه بكم هم element بutton وهمش كوا input بي ياخذ input بي type كي button بي بويا دلهم تي دلهم colon button طبعا يستا دمشي لكم بمنا hide دكم بمنا hide عندك مثلا قسيلي كم كاتا أو بزانم but1ish but1ish type كي button تبي بزربة تايز شيء بوشي ويا ياخذ توانم دیاری بکەم بەچی دیاری بکەم submit کەوا تایپەکەی submitە کەوا دەتوانم ئاتریبیوتەکان دیاری بکەم select بە ئاتریبیوت بکەم بۆ $sign بە ئاتریبیوت گەر بە ئاتریبیوت بیکەم دەبێت لە ناو بڕاکەی دوێنووسم بۆ نمونە ئەوانی کەوا ئاتریبیوتەکەیان ئاتریبیوتی ئەویان هەیە href پێخۆت ئاتریبیوتی تایپیان هەیە یاخود value ئەمەڵام تەم نەخەش دیاری بکەم بۆ منە ئەو سەبمیتە کەوا تایپەکەی یەکسانە بە سەبمیت دەڵێم کاتێک تایپ یەکسانە بە سەبمیت dot height بزانین چی ڕوو دەدات گەسێری کەم نەما بەو شێوەیە بەڵام گەر نرخەکەی دیاری نەکەم واتە فۆن ئەوەندە بنووس ئێستا کامەی select دەبێت ئەمە شیان زیادە هەموو ئەو ئێلمنتانەی کەوا ئاتریبیوتی تایپیان هەیە هەمیان هاید دەبن بزانە هەمیان هاید باشە ئەوەشمان زانیم با کۆمنت بکەین بزانین چی دیکە بۆ نمونە هەمووانەی هەندە تاگم دروست کرد دوو تاگ دەتوانم بڵێم هەموو ئافۆن دوو لینکم هەبوو لینکی گوگڵ و یاهوو بۆ نمونە دەتوانم بڵێم کۆتێشنەوەی کرد هەموو ئێلمنتانەی کەوا تاجی بڵێن ئاتریبیوتی hrefیان هەیە select بکە و دەمێت cssەکەی بگۆڕم بۆ نمونە کەڵەرەکەی color دەگۆڕم لە بۆ red بۆ نمونە ئێستاگە سەیری بکەم هەردووچیان ببووسە ئەتوانم قوڵتری بکەمەوە بڵێم کاتێک hrefەکە یەکسانە بە گوگڵ نرخەکە یەکسانە بە گوگڵ یاخود یاهوو بۆ شێوەیە یاخود توانم بنووسم A لێرە بۆ شێوەیەش دەبێت مشکلی نابێت باشە کەواتە بۆ دەنووسم هەموو ئەو ئەی تاگانەی کەوا hrefەکان یەکسانە بەچی بە بۆ نمونە http ئەو یاهوویەکە بۆ منە یاهووەکەی دەستکاری دەکەم select دەکەم yahoo.com yahoo.com سەری کەم cssەکەی دەستکاری دەکەم بۆ منە ڕەنگەکەی دەکەم بە green سەری کەم بوو بە green یاخود دەتوانم ئەو ئەکەش نەنووسم هەموو hrefانەی ئەویش ماچ دەبی مشکلی نابی ئێستا هیچ کێشەی نەما بۆ تاقییان کەمەوە دەچێت بۆ یاهوو گوگڵ بەو شێوازە وەلە کۆتاییدا کۆتە سلکتەر بۆ نمونە ئەگەر باس بکەین توانین چی بکەین بۆ نمونە سلکت بکەین هەموو سلکت بکەین تای داکیمنتەکە فۆن یاخود باری دەتوانم بڵێم داکیمنت ئەوە تای داکیمنتەکەیە دەتوانم بڵێم داکیمنت دات باری ئەستا باری سلکت کرد دەتوانم بڵێم هاید کەواتە ئێستا تەواوی باریەکە سلکت دەکە بەڵام ئەگەر تەنها بڵێ داکیمنت ئەو کات هاید نابێت چکە ئەمە ناتوانانی ئەو پراپەردی ئاکشنی هاید لەسەری بەکاربینی مێثۆدی هاید لەسەری دەتوانێت بەکاربینی بەڵام دەتوانیت چ بکەیت لە جاتی باریەکە دەتوانین بڵێن شتێکمان هەیە کەوا ئەوە بنووسین ئەو لە CSS هەمان بوو ئەستێرە ئەمە wild cardە wild card واتە هەر هەمووی دەگرێتەوە هەموو شتەکان دەگرێتەوە هاید بکەم هیچ شتێک نامێنێت وەکو خۆتان دەیبینن هەرێک لە شتان ئەمەش تەواوی سلکتەرەکان بوو بەشی یەکەم تەواو بوو لە بەشەکانی تر باسی event و animation هەرێک لەوان تر دەکەین